زۆر جار ینی بیر کە لە کورد دەکەمەوە هەست دەکەم بیر لە کولتورەکەی دەکەمەوە بیر لە ژیانێکی ڕاستەقینەی کوردەواری دەکەمەوە پۆلتر و قوڵتر هەست بە ئەو نظامە ڕوحیە قوڵەی ناو کورد دەکەم ینی نظامێکی سیر سیستەمێکی سیر کە پەیوەندیەکی تر جیاواز هەست دەکەم لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان دروست دەکەم لەوانەیە دەرکەوتەی ئەو سیستەمە تەسەوفی کوردی و ئاین و کوردیەکان و ئەدەبیاتی کوردی و ئەوەی کە هەیە هەست دەکەم دەرکەوتەی ئەو سیستەمە لەبەرەوە هەست دەکەم ئێمە دەتوانین ئەو سیستەمە دەرک پێ بکەین لە ناو ئەوەی کە ڕۆحی و ئێستاتێکیە لە ڕاستیە ئەوەنە لەوانەیە لە ناو ئەوەی کە مادی و ینی سیاسیە ڕەبتی بە ژیانی مادیەمەوە هەیە کەمتر دەکەی ئاسان نییە تێبگەی چۆن لە دوورەوە بەبێ ئەوەی کە لەگەڵ کەسانێکە بژیت وە کاتێک ئەو کەسانە دەبینی وەکو وابێت هەموو ڕووداوەکانی ژیانی تۆیان بینی بێت ئەمە ئاسان نییە یعنی وەکو بڵێی تەسەوور ناکرێت و ئەمە هەر یەک لە ئێوە لەوانەیە دۆخێکی واتان هەبوو بێ کەسێکتان بینی بێت ئاشناییەکی قوڵە لەگەڵ یەکەم لەحظە دروست بوو بێت و ئەمە وەکو وایە لە دەرەوەی ئەمەی کە ئێمە لە ڕواڵەتی لەگەڵ یەکا دەژین لە دەرەوەی ئەو ژیانە ڕواڵەتی و خەڵەتێنەرەی تا حەدێک کە هەمانە بۆەوەی ژیانەکە بڕوە ژیانێکی تر هەبێت کە شاراوەیە لە ڕاستە نەکەر ژیانە لەگەڵ خۆت ژیانە لەگەڵ ئەوانی تریشە بەڵام ژیانێکی پەنهان ژیانێکە وەکو وابێت ینی سڕ بێت نهێنی بێت ڕازێک بێت ئەو ژیانە زۆر جار ئێمە لەناو خۆمانە لەناو ژیانێکین لەگەڵ ئەوانی ترا لەوانەیە هەر هەستی پێ دەکەین کە خۆشمان هەستی پێ دەکەین بەس لەو لەحزانێکە ئەو لاکردنەوەی بەلای ئەو ژیانە ڕوو دەدا ئەو کاتە بیر لەوە دەکەینەوە شتانێک دێتەوە بیرمان وەکو وابێ ئەو شتانەمان بینی بێت و ئەم بیرهاتنەوەیە ڕەبتی بەو ژیانە ناوەکیەوە وە کورد یعنی ئەوەی کە هێشتوویەتەوە لە ڕاستیە ئەو ژیانە ناوەکیەیە ئەوانە بەو هەموو پەربوون و جیاوازیانەوە کە هەیە ئیمکان نییە کە ئەم بوونەوە لە پەرتە هەزار پارچەیە لەگەڵ هەزار پارچە بوونیشە لەگەڵ ئەمەشە هەر هەبێت یعنی ئەمە ممکن نییە وەکو بڵێ زازاکێک لەو پەڕی دنیاوە کە ئێمە لەگەڵیان ناژین لەگەڵ ئێمە هەبێ لێرە و لەناو ئەو کۆبوونەوە بێتە کۆبوونەوەیە کە ئەم پارچانە ئەگەر بەپی پارچەکردنەکەیان بێت بەڕاستی ئیمکانی کۆبوونەوە دەبی یعنی هەورامیەک بەچی کووردە زازاکێک بەچی کووردە کە ئەمانە زۆر دوورێت لەوانەیە زۆر سەخت بێ مەگەر بەڕێکەوتێک کە هەورامیەک زازاکێک ببینێ یا سۆرانیەک بۆ نمونە خەڵکی بەرتیز ببینی بەس بۆچی کاتێک ئەمانەی یەک دەبینن هەست دەکەن یەک دەناسن یعنی هەندێک هەستەکانی هاوهەستیەکی سێر دروست دەبێت ئەمە وەکووە ئەوە بێ ژیانێک بەناو ئێمەدا دەڕوا ژیانێک لەناو ئێمەدا هەیە ئێمە وشیاریمان بۆ ژیانە نییە و لە ڕاستیە کورتبوون وشیاریە بۆ ژیانەوەی و ڕۆحانیەتی کوردی عیبارەت نییە لە ئەعتیقادێکی دینی یا شتێک لەو بابەتە بەڵکو عیبارەتە لە وشیاری بەم ژیانە ناوەکیەی خۆمان
لەوانەیە هیچ سەردەمێک لە مێژووی بەتایبەتی باشووران نەبوو بێت کە لە وەک ئەم 30 ساڵەی کە تێپەڕیوە مرۆڤی کورد لەو ژیانە ناوەکیە دوورکەوت بێتەوە. وە کاتێک کە لەو ژیانە ناوەکیە دوور دەکەویتەوە و نایناسیتەوە، غەریب دەبیتەوە بەو ژیانە، ئەوەی وشیاری بەو ژیانە هەیە و لەناو ئەو ژیانە هەیە و ئەو ژیانە لە ڕێگەی ژیانە ڕۆژانەیەکەیەوە دێتە ناوەکە، لە ڕاستیا وەکو شتێکی زۆر مەترسی دابێت، وەکو وا بێت ژیان تێبدا. یعنی کاتێک ئێمە لە خۆمان دەردەچین، ئەوەی کاتێک دەردەچین کە ئەوەی ئەو ژیانە ناوەکیە کە حاکمە لە ناو ئێمە دەستبەرداری دەبین بۆ ئەو حاکمانەی کە لە دەرەوە دێن. یعنی ئێمە بوونێکی داگیرکراومان دێت و ئەوەی کە داگیرمان دەکا، کاتێک کەسێکی داگیرکراو ئەو لە ڕێگەی حکمی ئەوەوە دەبینێ دەناسێت، ئەوەی کە نزیک بێت، ئەوەی کە خۆیەتی دێتە بەردەمی وەک دوژمنێک دێت. کە لە ڕاستیا ئەوەی کە دەبینێ، داگیرکراوەکەی کە دەبینێ، ئەوە ئەو نییە دەبینێ، ئەو هێزە داگیرکەرەیە کە لە ناوێ دەبێت. کاتێک ئەوەی داگیرمان دەکایت لە ڕووی کولتوریەوە بێت، لە ڕووی هێزی، لە ڕووی سیاسەتەوە بێت، لە هەر ڕوویەک لە مەجە، لە ڕووی کولتوریەوە بێت، لە ڕووی هونەریەوە بێت، لە ڕووی ئەمانەوە باش شێوەیە کە داگیر دەکرێت، ئەوەی پەرتمان دەکا و ئەوەی ناکۆکی لە ناومانە دروست دەکا داگیرکردنەیە. ئەم داگیرکەرە شاراوەیە کە دێتە ناو ئێمە و ئێمە حەز دەکەین وەک ئەوی. و لە دوای ڕاپەڕینەوە ئێمە دەرگایە کرایەوە وەکو وابێ لە سژنێکا بین، ئێمە ڕامان کرد لە خۆمان ڕامان کرد. لە ڕاستی ئێمە جەستەکەمان ڕزگار کرد، بەڵام خۆمان ون کرد و ئێمە سەرقاڵ بوون بە بیناکردنی جەستەکەوە بەبێ ئەوەی خۆمان و شتانێکی غەریبمان هێنایە تەنانەت ناو جەستەکەوە و جەستەمان بە شکلێک بیناکردەوە تەنانەت کە مەملەکەتەکەی ئێمە دەبێت. و ئێمە ئەو شوێنانە، یعنی من کە دەچمە شوێنێک کە شوێنەکە کوردستانەوە بیناکراوە، بەڵام فەزای کوردستانیە، من هەست بە غەریبی دەکەم. بۆچی؟ چونکە ئێمە بەڕاستی جەستەکەشمان بەو شێوەیە دروست کردەوە کە ئەوانی تر دەیانوێت. ئەمە هەمووی دەرەنجامی غیابی گونبوونی ئێمە لە ناو جیهانە دەرکەوتین بە جەستەیەکەوە کەی خۆمان نییە کە ئەوانی تر لە ناو ئێمە دروستیان کرد، وەکو وابێ باشوور دروست کرابێ بۆ ئەوانی تر، نەک بۆ ئێمە. شارە گەورەکان دروستکەران بۆ ئەوانی تر و ئەم ئەوی ترە لە ناو ئێمە وای کردووە کە فعلەن ئێمە دەرکەوتمان لە ناو جیهانە، یعنی ئێمە لە ناو جیهانە ببینین، بەڵام ئەوەی کە دەبینێ ئێمە نین. یعنی ئێمە بۆ ئەوەی بڵین هەین بە جیهان ڕێگەمان دا جیهان جەستەکەمان دروستکە، بەڵام لە ڕێگەی ئەمەوە تووشی ونبوونێکی زۆر ترسناک ببووین و ونبوونێکی سیر کە وەکو بڵێ ئەو ڕوحەی هەمانە کە دێتەوە ماڵەکە ناو جەستەکە، جەستەکە جەستەی ئەو نەبێت و هەست بە غەریبی بکا لە ناو جەستەکەی خۆیان. و ئەو هەمانگەی نێوان جەستە و ڕوحی ئێمەی تا ئەو پەڕی تێکدا تێکداوە. و ئەم تێکدانە جۆرێک لە وەرسی، جۆرێک لە بێزاری، جۆرێک لە نەئارامی، جۆرێک لە ئاوارەی تر، جۆرێکی تر لە ئاوارەی. ئێمە لە نەوەدەکانە جەستەمان ئاوارە بوو، بەڵام خۆمان ئاوارە نبوو. بەڵام لە ئێستا خۆمان ئاوارەن و جەستەکەمان ئاوارە بوو. و ئەوەی ترسناکە
لە ڕاستیە بۆ بوونی ئێمە ئەوە نییە کە جەستەکەمان ئاوارە بێ، ئەوەیە کە خۆمان ئاوارە بین و جەستەکەمان ئاوارە بێ. لەبەرەوە ئێمە لەم لەحزەی کە تایە هەر لەحزەیەکە کە هەست دەکەم لە ناو مەرزێکین لەسەر بەرزەخێکین لە بینی گەڕانەوە بۆ خۆمان و لەو پەڕی دوورکەوتنەوە لە خۆمان. و ئەمە مێژووە، ئێمە بەناو مێژووە دەڕێین. و مێژووی 30 ساڵی پێشوو مێژووی ڕاکردنی خۆمان بوو لە جیهان و هێنانی جیهان بوو بۆ ناو خۆمان، بۆ ئەوەی هەبینەوانی تر بمان بین. واگەر سەیری نووسینەکان و ئەدەبیات و هەموو شتێکی ئەم 30 ساڵی پێشوو بکەیت ئەمە دەبینی هەستکردن بەوەی کە ئەوی تر نادبینێت و پێویستت بە ئاعترافێت، هەستکردن بەوەی کە نیت نەکەیت. یعنی گوتاری ڕۆشنبیری دوای ڕاپەڕین گوتاری نەبوونە لە ڕاستیە، گوتاری ئەوەیە کە من نیم دەبێتۆ بمبینی تا هەموو. و ئێمە کارمان کرد لەسەر ئەوەی ئەوانی تر بمان بینن، بەڵام ئەوانی تر ئێمەیان کرد بە خۆیان جابینیان، یعنی هەر نەبینن. و بەهۆی ئەم نەبینینەوە کە نابیندین لەگەڵ ئەوەشا هەین هەر نابیندین، یعنی ئەو بینینە کە خۆمانە بینینی ئێمەیە وەک خۆمان نەبینینی و ئەو بینینە کە ئێمە دروست بکرینەوە لەلایەن ئەوانی ترەوە و لەوێەوە ئەوان خۆیان لە ئێمە ببینن وەک ئەوە وابێ ئێمە ببینن. کورد دەیەوێ خۆی ببیندێەوەکەوەی کار ئەمێ کاتێک کە ئەم جۆرە لە بینین ئەمەی کردمان بۆ ئەوەی ببیندین و نابیندین، لای ئەوانی تر بینداوین و لە ناو دنیا بینداوین، بەڵام لای خۆمان هێشتاکو ئێمە کێشەی بینینمان هەیە کە نابیندین. یعنی چی نابینن؟ یعنی وەک ئەوەی کە خۆمانی نابین. ئێستا ئەوەی لارێما هەیە وەک ئەوە نییە کە خۆمانی، بەڵام دەبیندین، بەس وەک ئەوەی کە خۆمانین ئێمە نەبینداوین. ئێمە وەک ئەوەی وەک ئەوانی ترین دەبین. طبعا ئەم حاڵەتەی کورد یعنی سروشتێکی تایبەتی داوە بە مێژوەکەی، بە کولتورەکەی، بە ژیانەکەی، بە هەموو ئەوەی کە هەیەی. من زۆر جار باسی ئەم جیاوازیە دەکەم، وا جاری وایە وا دەبیسترێت کە من مەبەستم ئەوەیە بڵێم کورد زۆر گرنگە و زۆر مهمە و کورد لەوانی تر نازانم چیترە و کورد ناوازەیە و من مەبەستم لە منیە. من لە بەردەم من وەکو خۆم وەکو کوردێک وەکو ئەو معاناتانی پیایە تێپەڕی و وەک ئەوەندەی کە لە خۆم ڕاماوم، لە ژیانی خۆم ڕاماوم و لە ژیانی ئەوانی تر ڕاماوم، لە مێژوو ڕاماوم، لە کولتورەکەی ڕاماوم، گەیشتوم بەم دەرەنجامی کە کورد دۆخێکی هەیە و دۆخێکی تایبەتە. و مێژووی 100 ساڵەی پێشوو ئەوە دەسەلمێنێ کە کورد لە دۆخێکی تایبەت هەیە و لە شوێنێکا وەستاوە کە ئەوانی تر تایە نەوەستاوە. و لەبەرەوە تعریفی نییە و ئەمە هەمووی ڕەبتی بەمەوە هەیە کە باسم کرد. ئەوەیە کە کورد یعنی ڕەبتێکی تایبەتی، پەیوەندیەکی تایبەتی بەو گیانە ناوەکیەوە هەیە کە بەبێ ویستی ئێمە لە ناو ئێمە کار دەکات. طبعا ئەمە فینۆلۆجیستەکانی وەکو فەسڵ وەکو هایدگەر ئەمە زیاتر لە مەجالە عەقڵیەکە بیری لێ دەکەنەوە و پێیان وایە لە ناو بیرکردنەوە خۆی جۆرێک لە شەپۆل هەیە کە ئەو بیرکردنەوە لە ناو ئێمە دەڕوا، یعنی ئێمە تەنها سەیری دەکەینەوە، سەیری ئەو کاتە دەکەین کە دەڕوات و لەوێەوە کە ڕەبت دەبینەوە بە بیرکردنەوە و لەو لەحزەیە بیرکردنەوە پەیدا دەبێت. ئەمە ئەگەر بۆ بیرکردنەوە کەمتر وابێت ئەوە بەڕاستی بۆ ئەوەی کە مەشاعرە و بۆ ئەوەی کە ڕەبتی بە ژیانی ڕۆحی و شعوری و ئێستاتیکی ئینسانەوە هەیە زۆر زۆر ڕاستە.
ومن پێم وایە ئەگەر لە ڕێگەی ئەم کەشفکردنی ئەم گیانە ناوەکیە شعوریە ئێمە بین لێقۆڵینەوە بکەین لەبارەی ئەمەوە دەگەینە ڕاستیەکی زیاتر لەوەی کە ئێمە لە ناو بیرکردنەوە بین. یعنی دەبێ ئەمە فینۆمینۆلۆژیایەکی تر دامەزێنین بۆ لێکدانەوەی ئەم حاڵەتەی کە خۆمانەمە. وەجیا لە فینۆمینۆلۆژیای ئەوروپی کە فینۆمینۆلۆژیای عەقڵە زیاتر تا دڵ، و ئێمە پێویستمان بە فینۆمینۆلۆژیای دڵ هەیە و پێویستمان بە تێگەیشتن لەو وشیاری دڵ هەیە کە وشیاریەکە بەدەرە لە وشیاری عەقڵی ئێمە، وشیاریمان بە وشیاری هەستەکی ئێمە بەدەرەوە. و ئەمانە بەتایبەتی لای مەحوی ئێمە ئەو وشیاریە زۆر بە قوڵی باس یعنی تعبیری لێ دەکات لە ڕێگەی شەڕەکانەوە گزارشتی لێ دەکات و لە لای بابەت هەیە بڵێن ئەدەبیاتی تەسەوفی و عەرفانی ئێمە ئەمە زۆر بەوردی هەیە. واتە لەمە تێ نەگەی منە ناکەم بتوانین جیاوازی بکەین بۆ نمونە لە نێوان مەحوی و حافزە و ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی بۆ نمونە فارسیە. و ئەدەبیاتی کوردی هەڵگری ئەم تایبەتمەندیەیە کە لە ئەمەی کە باسم کرد چونکە تعبیرە لە ڕۆحی ئێمە و لەمەوە جیاوازە لە ئەدەبیاتی فارسی و ئەو شوێنەی مەحوی تعبیری لە دەکا هەرگیز ئەو شوێنە نیە حافز تعبیری لە دەکا. نەگەرەوە تەنانەت تەسەوفی کوردی لە تەسەوفی ئێرانی جیاوازە و دوو گزارشتی جیاوازن لە دوو ناوچەی جیاوازی مرۆڤ. ئەوەی کە من بەڕاستی پێوەی سەرقاڵم و هەست دەکەم یەکبوونی کورد لەناو ئەوایە، هەست دەکەم وشیاری پەیداکردنە بەو گیانەوە. بۆ نمونە لە بینی ئەڵەبجە و شارەزور و هەورامانە کە دوو دنیای جیاوازن، دوو کولتوری جیاوازن، ناکۆکی ناگۆڕێ بە هارمۆنی بەبێ وشیاری بەو دنیا ناوەکیە. و لە سەردەمێکا کە لە ڕێگەی تەریقەتەوە و ئەو ڕوحانیەتێکە لە هەورامانە هەبووە لە فۆرمی تەریقەتە، وشیاری پەیدا بووە هەم لەناو شارەزور و هەم لەناو هەورامان بەو ژیانە ناوەکیە و لەوێەوە ئەو هارمۆنیە دروست بووە لە بینی دڵی هەورامان و دڵی شارەزورە، یعنی ئەو دڵەکانی هەورامان و دڵەکانی شارەزورە. و ئەمە لە خۆیان پەیوەندیەکە هەیە، بەڵام کاتێک کە ئێمە لێی غافڵ دەبین ئەمە لە غەفڵەتمانە لەو و کاتێک ئەوی تر دێتە ناو پەیوەندیەکانی ئێمەوە و بەپی سیستەمی ئەوی تر ئەوەی کە لە دەرەوەی بێگانەیە بە ئێمە پەیوەندیەکانمان ڕێک دەخینەوە، پەیوەندی نێوان دڵەکان هەستی پێ ناکرێت. ئێمە ئیتر دەکرێتە حاڵەتێکی ناوشارانەوە، یعنی لە خۆیان دەمێنێتەوە بەبێ ئێمە هەر ڕێک وەکو وایە جەستەکەمان ژیان بێتەوە لە ڕۆحمان و ڕۆحەکانمان لە شوێنە بژین و جەستەکانیشمان لە شوێنە و ئێمەش وەکو وشیاری لە ناو جەستەکانمان هەبین، بۆچی چونکە وشیاریەکی هەستەکیمان هەیە نەک وشیاریەکی ڕۆحی. و کاتێک کە ئێمە ئەم گەڕانەوەیە بۆ خۆ بۆ دنیایە دروست دەبێت، ئیتر ژیانی ئێمە پڕ دەبێت لە مۆزیک، پڕ دەبێت لە شەعر، پڕ دەبێت لە هونەر، پڕ دەبێت لە ئەو دەنگانەی کە یعنی دەمێنەوە. کاتێک گوێ لە حەسەن زیرەک دەگرین یەک فەزا لەگەڵ یان پەیدا دەبێت، یەک گیان لەگەڵ یان پەیدا دەبێت. کاتێک لەگەڵ گوێ لە سەید عەلی حەزرەت دەگرین بۆ یا گوێ لە عوسمانە دەگرین، ئەمانە هەمووی لە بەرەنجامی پەیوەندی لەگەڵ ئەو گیانەی ناودڵە ئەمان دێتە ناو هونەرەوە. و ئێستا لەم سەردەما لە سەردەمی وشک بوونەوەی ژیانی ئێستاتێکی ئێمە، یعنی ژیانی ئێستاتێکی بۆ کورد ئەگەر بۆ میلەتەکانی تر کەمتر زەرور بێ، بۆ کورد زەرورەتێکی ڕۆحی تەواوە.
و سەرەڵدان چونکە لەناو ئەو ژیانە ئەو هارمۆنیا دروست دەبێت ئەو ناکۆکیانە نامێنن کە ژیانە مادیەکە دروستی دەکات کە لەناو وجودی ئێمە لەناو سیاسەتە و لەناو مڵکیەتە و لەناو ئەوەی کە دەرەکیە بەڕاستی دروستی دەکات و ئێمە چەند بچینە ناو ژیانە مادیەکەوە ئەوەندە ناکۆکیەکانی لە ئێمە زیاد دەکات و چەند گەڕانەوە هەبێت بۆ ژیانە ڕوحیەکە ئەوەندە هارمۆنی لە ناومانە دروست دەبێت و ئێمە بەوەی کە مادیە و بەردەستمان خستووە دڵمان خۆش نییە هەر ناڕازین وا دەزانین ناڕازیبوونەکەمان بەوە کۆتایی پێدێ ئەگەر بێت و ئێمە لەوەی کە هەمانە زیاتر لە کاتێکە ئەمە تا زیاتر بڕوا ئێمە ئەو ناڕازیبوونە لە ناومانە کۆتایی پێ نایە بۆچی چونکە ڕازی بوونی دڵ نییە و ئەمە ناتوانێت دڵ ڕازی بکات و لەوێەوە نییە کە دەڵێم ژیانی مادی زەڕورتەوە بەڵام ژیانی مادی لەو شوێنە کارەساتە کە ئێمە وابزانین ئەمە دڵمان خۆش دەکات خۆشیەکەیە کە ئێمە پێویستمانە پێمان دەدات خۆشی ترش پێ دەدا خۆشی هەستەکیەکانت پێ دەدا بەس خۆشی دڵ گیانەکەی ئێوە نییە و ئەمە لێک دژی ژوز نابێت لە نەوانەوە کە ئەم دنیاە هەبێت و لەگەڵ دنیاکەی دڵیشە هەبێت مشکلەکە ئەوەیە کە تۆ دنیای دڵ جێشت بێ بۆ ئەو لەنا بۆ خۆشی دڵ لەناو ئەوە بگەڕێ کە مادیە و ئەمە بێ پێشەوانەشەوە ینی کەسێک ئەگەر بۆ خۆشی هەستێکی لەناو ئەوە کە ڕوحیە بگەڕێر تووش هێمانش دەبێت شتەکە لەویانەیە کە کامیان باشترۆ کامیان خراپە مەوزوعەکە لەوایە ئێمە بۆ ناڕازی ینی لەگەڵ ئەوەشە ئەگەر مقارنەی ژیانی مادی ئێستا بە ژیانی نەوەدەکان بکەین ینی ناتوانین تەسەووری کەین کە لە ماوەی ئەم ماوەی 30 ساڵاژ ئەو ژیانە مادیە ئاوا بگۆڕێکە گۆڕاوە ناتوانین تەسەوورکەین لە 20 ساڵە هەولێرێک بۆ زەبەلاحێت دروست بێت ئەو هەموو پارەیە بڕژێتەنەوە بینایانەوە ئەمە بەڕاستی تەسەوورکردنی ئاسان نییە ینی ئەو کاتە کە تۆ لەناو فترەی دوای ڕاپەڕینایت کە لە نانێک نییە بیخۆیت ئەگەر پێت بڵێن دوای ئەوەنە ساڵی تر ئێرە وای لێدێ ناتوانێت تەسەووری بکەیت بەس لەگەڵەوەشە ئێمە هەروەکو وایە لە نەوەدەکان هەبژین ینی فعلەن وا لێمان دەکەوێت دایمە برسیم لەناو برسێتێکی یانی وەکو وا بێ بترسین نانمان نەبێ بیخۆ بەس ئەم ترسە بەڕاستی بە زیادکردن و بەمان ناڕەوێتەوە ئەمە کێشەکە ئەوەیە ئێمە شتێکی ترەیە ونمان کردووە کە عیلاقەی بەم ژیانە مادیەوە نییە واتا نەگەڕێنەوە بۆ ئەوە لە ڕاستیە ئێمە لە دۆخی ناڕازیبوونە دەمێنین و ئەم ناڕازیبوونە ناوەکیە فعلەن سەر دەکێشێ بەرەو ئەوەی بەرەبەرە ئێمە لە ناڕازیبوونەکەی خۆمان تێبگەین و ئێمە بەرەبەرە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە فعلەن بەڕاستەقینە ژیانە ینی هی گەوسەیەکی هەیە ینی کاتی خۆی کە کتێبەکەش تەرجەمە کرد کە خوێنمەوە تۆزە ینی بەگومان بووم لە قسەکەی ئەو دەڵێ فەلسەفە لە شوێنێک سەرڕاو دەدا کە ژیانی مادی ینی تەواو ڕێکخرا یعنی ئینسان پێداویستیە مادیەکانی دابینکار ئەمە تەمان بۆ من بەڕاستی وەکو بڵێ گومانم لێ هەبوو لەوێوە کە هەست دەکەی لە ژیانی ئێستای ژیان ئەوروپیەکە لەگەڵەوەشە کە ژیانە مادیەکە بەرەو باشتر براوە بەڵام فەلسەفە بەرەو پاشەکشەیەکی زۆر ڕۆشتووە بە حەدێک کە بەشەکانی فەلسەفەی تر وەکو پێویستیەک نەماوە بەشەکانی هونەر وەکو پێویستیەک نەماوە چونکە ڕەب پەیوەندیان بە بازاڕەوە ئەگەر لێرەوە قسەکەی هیگڵ سێرکەی جێگەی گومانە بەڵام هیگڵ باس لە منە
بۆ چونکە فەلسەفەی ئەوروپی 300 ساڵێک لەمەوبەر دەستی بە سەری هەڵدا و لە ئێستا ئیتر ئەو فەلسەفەیە بەرەو پێگەیشتنێکی تەواو ڕۆشتووە و ئەوەی کە ڕۆحیە وەک وەرلای هیگڵیش وایە تەواو مادی بووەتەوە و لێرەوەیە کە لەگەڵ ئەوەشا ژیانە مادیەکە باشە بەڵام فەلسەفە بەرەو مردن دەڕوا وەکو ئەوەی کە ئەوروپیەکان خۆیان باسی مردنی فەلسەفە کە باسی فەلسەفە دەکەم باسی ئەوەی دەکەم کە ڕۆحیە کە باسی ئێستاتیک دەکەم و هونەر دەکەم باسی ئەوە دەکەم کە ڕۆحیە بەڵام بەنسبەتی ئێمەوە هەست دەکەم ئەم دۆخەی ئێمە فعلەن ئەگەری ئەوەی هەیە هەڵگری قۆناغێکی تازە بێت و ئێمە ئێستا هەست دەکەم لە ناو ناڕازیبوونەکەین کە وەڕسی کردوین بەڵام هێشتاکو نازانین بۆ ناڕازی و هەست دەکەم کاتێک کە وشیاری بە ناڕازیبوونەکە پەیدا دەبێ و تێدەگەین لەوەی کە ناڕازیبوونەکە لە ناو جیانە مادی وەستێکێکە و بە پێشخستنی ئەوە ئێمە نەجاتمان ناوێت و ئەم ناڕازیبوونە هەر لە زیادبوونایە و ئەو کاتە بیر لە چارەسەری دەردەکەمان دەکەین کە بۆچی ناڕازی لەوانەیە شتانێک بێنە بەردەممان و بەرمان کەون جۆرێک لە ڕازیبوون تیامان دروستکەن کە بەڕێکەوت ئەم شتانە بەرمان کەون لەوانەیە بەڕێکەوت ئێمە لایەک گوێیەک لەوە بگرین کە لەو دنیایەوە دێت یا لەو دنیایەوە هاتووە بەرجەستە بووە لە ناو کولتورەکەمان ئەمە شتێک بە دڵمان بدا کە ئەمە ڕێنوێنیمان کا بەرەبەرە تێک بگەین لەوەی کە ئەوەی ئێمە لە ئێستادا برسی ئەو شتەی چییە واگەر ئەمە وابێ کە دەیڵم من هەست دەکەم ئێمە لەسەر ینی لە کۆتایی هاتی قۆناغێکین کە قۆناغی ونبوونی تەواوی ئێمەیە بەرەو قۆناغێکی نوێ کە قۆناغی دۆزینەوەی خۆمانە و گەڕانەوەی بۆ خۆ و لەم قۆناغی گەڕانەوە بۆ خۆ ئیتر ئێمە سەرقاڵ دەبین بە بیناتکردنی ئەوەوە کە ڕۆحیە و ئەوەی کە ڕەبتی بە ڕۆحمانەوە هەیە نەکەوەی کە ڕەبتی بە جەستەکە ئێمە هەست دەکەم جەستەکەمان بینا کردو بە شکڵێکی مشەوە و ئیمکانیاتەکە هەمووی لێرە هەیە بەڵام ئەوەی ئەو جەستە مشەوە هەر جارێکی تر دەکاتەوە بە ماڵەکەی خۆی بەڕاستی ئەو گەڕانەوە ڕۆی بۆ نمونە بۆ ئەوەی فۆرمێکی نوێی معماری ئەورامان بیناسازی ئەورامان بگەڕێتەوە و ئەوەی کە ئێستا لە هەورامانە هەیە ماڵەکانی هەورامان نی و بۆ ئەوەی ئەمە بگەڕێتەوە لە ڕاستیا پێویستمان بەو گەڕانەوە هەیە بەس هەر گەڕانەوەی بۆ ڕۆح لە هەر قۆناغەکە فۆرمی تازەی خۆی لەگەڵ خۆیان دێنێت لەبەرەوە ئەمە وێناکردنەوەی هەورامان نییە وەک ئەوەی کە چۆن خانووەکان جاران دروستکراون ئێمە بە ئاوا دروستیان بکەینەوە نە ئەم ڕۆحەی ئەم گەڕانەوەی هەورامیەکان بۆ ڕۆحەکەی خۆیان وا دەکا فۆرمێکی نوێ لە بیناسازی کە لە ناویان نابووە پێشتر جارێکی تر بێتەوە و هەورامان بۆ ڕۆحەکە و ئەوانەی ئەو هەستی بیناسازیان تایە ئەو فۆرمانە بدوێت و ئەمە هەر دەبێ وابێت بۆ نمونە مەوزوعی تەریقەت کە جاران لە هەورامانە فۆرمی بۆ فۆرمی پێشتر بوو ڕۆحانیەتی کوردی لە ڕاستیان لە شکڵی دەروێشی و ئەم فۆرمەی کە هەیە تازە نابێتەوە لە فۆرمێکی تازە کە لەگەڵ خۆیان دەیێنێ کە ئێمە لە ئێستا نازانین چۆنە و ئەم گەڕانەوەیە جارێکی تر ئەو جیانە کوردیە ساز دەکاتەوە و ئەوەی کە غەریبە لە ناو ئەم جەستا و ساز نییە لەگەڵ دنیاکەی ئێمە سازی دەکات ینی وەکو بڵێ ئێمە کۆمەڵە شتانێکمان دروست کردووە لە ناو کوردستانە کە هی ئەوانی ترەوەیە ناومان بدەیە ئەمە جارێکی تر وەکو بڵێ ئەو ڕۆحە دەستکاری دەکاتەوە و ئەمە هێشتا کەرەستەیە لە ڕاستی ئەمە کە لە ناو کوردستانە دروستمان کردووە هێشتا قوڕی جەستەکەیە
بەڵام ئێمە وەکو جەستەکە دەبین قوڕێکە فۆرمێکی شێواوی وەرگرتووە هێشتا فۆرمەکەی خۆی و ئەو ڕوحەسەن لە نوێ ئەم قوڕە جارێکی تر ڕێک دەخاتەوە ئەو فۆرمەی پێ دەدا کە فۆرمەکەی خۆیەتی وە کاتێک ئەو کاتە دێت ئیتر ئێمە لە ماڵەکەی خۆبەنین و لە ڕاستیە ئەوەش دەمان پارێزی هەر ئەو ڕوحەیە کە ماڵ خاوەن ماڵەکەیە کە ڕوحەکەی و ئەم گەڕانەوەیە ئەگەر ڕوو بدا مەناسەکەم بۆ ئەوانەی دەوروبەریش باشە یعنی دەبێتە وەکو بڵێ کاریگەری هەیە لەسەر ئەوانی تریش بگەڕێنەوە بۆ خۆیان تەمەنگەڕانەوەی ئەوانی تر بۆ خۆیان لە ڕاستیە بۆ ئەگەر یعنی زیاتر بۆ کورد گرنگترە تا ئەوانی تر بۆچی چونکە کوردبوون لەسەر ئەوە دامەزراوە عەرەبێک عەرەب بێت تورکێک تورک بێت کوردێک کورد بێت ئەمانە خۆیان یعنی تشجيعي وجود الرسنكي خويا عندك عتوا يعني أم تشجيعي أو عندك عتوا وانيش بقرنه وأمر رجاي كلنا ناسيا وقبلي أما حلكي إيه مشى أما شار سركي إيه مشى وهر رجاي كتير كواني تقولتي أنا تبربو أوي يكبر فلان بن فيسال بن أمريكا هيك لناو سيستم مودرن كاهي بو أوان دسي داوا وشتاني كيان دوس كردو بس بو إيما دسي مدا 100 سالة إيما برقري دكي وإلا دوخي برقريا ماوته ولا راسيا أو كت بيشتر بناوي استعماره وهاتو أو إلا دوخي برقريا ماوته ولا كرد كرد أو بوك أواني تنهات واني دوسي نهات واني فورمي كده وتا لحظش بفورم ماوەتەوە تا ئێستاش ئێمە ناتوانین لەناو فۆرمە سیاسەکانی جیهانی مۆدێرنا تعریفی بۆ نمونە هەرێمی کوردستان بکەین ناتوانین تعریفی ئەوەی ڕۆژاوا بکەین و ئەمە هەمووی بەڕاستی پێویستی بە دەستکاریکردنی جیهانەیە تاوەکو ئێمە خۆشمان تعریف بکەیە لەبەرەوە وا دەبینم ئەگەر بەیوان واش بێت یعنی من ئومێدم بەو گەڕانەوە هەیە و من لە کەسەکانە لە ڕاستیان نەک لە لاوا من سەیری واقعەکە ناکەم سەیری ئەخبار ناکەم لاواڵەکانەوە ناڵێم لەوە ناڵێم کە ئەو جەنگانە بەرەو کوێمان دەبا من لە کەسەکانەوە کە ئیدایان بینم لەمەواز بە گەڕانەوە دەبم و من لە ڕێگەی تاکەکانەوە هەست بەو گەڕانەوە دەبم چونکە گەڕانەوە لە ڕاستی گەڕانەوەی تاکەکانە گەڕانەوەیەک نییە کە گەڕانەوەیەکی دەستەجەبی نییە ینی گەڕانەوەی تاکەکان دەگۆڕێ بۆ گەڕانەوەیەکی دەستەجەبی و ئێمە بە دەستەجەبعی کە دەگەڕێنەوە بۆ شتێک هەرگیز ناتوانین تاکەکان ناگەڕێنەوە بۆ خۆیان ڕاستان ینی ئەمە بە پێچەوانەوە نییە خشتەکان بیناکان دروستەکان نەک بە پێچەوان دەبێت خشتەکانە بن تا بیناکان و دەبێت تاکەکان بگەڕێنەوە بۆ خۆیان تا گەڕانەوەیەکی کۆی دروست دوا قسەمەوەیە بە هیوان ئەوە خەونەوێت زۆر سپاسان دەکەم کە گوێتان لێ بگرتن